ئەو ئەنجومەنە لە دوێنێەوە ئامادەکاری کرد و بڕیاری ئەوەیاندا ئەمڕۆ گردبوونەوەیەکی سلمی لەبەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک ئەنجام بدەن. دیارە ئەمڕۆ لەوێ لە گردبوونەوەکە کاتژمێرەکەی سعات 10 بۆ سعات 11 بوو، بەیاننامەیان نەبوو، بەیاننامەیان خوێندەوە و نوێنەری خۆیانیان ناردە سەرەوە ناو بەڕێوەبەراتی پەروەردە، داوایان لە بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک کرد کە بێتە خوارەوە بۆی بەیاننامەکەی بدەنێ و گوێی لە داواکاریەکان بێ. بەڵام بەداخەوە ئەوان نازام چۆن ناوی بنێم لە ترسا بوو لە کەم ئەوەیان بوو، یعنی خەمخۆری کەرکووک نین بەڕاستی. ئەگەر خەمخۆری خەڵکی کەرکووک بوونایە نوێنەری ڕاستەقینەی کەرکووچیەکان بۆیە بەدەم ئەو داخوازیە باتنایە و باتنایەتە خوارەوە گوێیان لە خۆپشاندەران بگرتایە. ئەمە وای لێیان کرد، ئەوەی تووڕە و نیگەرانیانی کرد و هەوڵی ئەوەیاندا ئەگەر بە زۆرش بێ بچنە ژوورەوە ئەوان بچن بۆ لای بەڕێوەبەری پەروەردە. ئەوە بوو لە کاتی چوونە ژوورەوەیە لەگەڵ پۆلیسی چالاکیە مەدەنیەکان بەریەک کەوتن و ڕێگریان لێیان کرد و ئەتوانم بڵێم زۆرێک لەو گەنجانە لێدانیان خوارد بەدەستیانەوە، بەڵام کۆڵیان نەدا. ئەمە جێگای پێزانینە، ئەمە جێگای هەڵوەستەکردنە لەسەر لەبەرەوەی خاوەن مافن و مافیان خوراوە ڕانەوەستان تاکو هەموو ئەو حەوادزانەیان بڕی و گەیشتنە ژووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک و ناچاریان کرد لەوێ کە گوێیان لێ بگرێت کە لەگەڵیان دابنشێ و ئەتوانم بڵێم ئەنجامەکەشی ئەنجامی باشی لێکەوتەوە کە یەکسەر بڕیاریدا ئەو دامەزرانە ڕابگرێت.